مثلا خەڵکانێک ئەڵێم کاکە پێغەمبەری خوا بۆ عەرەب چێتی کردی، ئەنی هەتا لەناو عەرەبەکانیشا خەڵکانێک هەیە ئەڵێن پێغەمبەری خوا محەممەد هات بۆ ئەوەی یعنی عەرەب پێهین کات، یعنی عەرەب سەر بخاو، عەرەب لەو کاتە زەلیل بوو هات دەوڵەتێکی بۆ دروستکردن. ئەو شتانە هەمووی درۆ دەلەسەیە خۆشەویستەکانم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرگیز یەک ڕۆژشانازی بە عەرەب چێتی خۆیەوە نەکردووە، هەر نییە. هەر حەدیثێکیش باس ئەوە بکە بڕۆ تەماشای کە ضعیفە و هەڵبەسراوە نەک ضعیفە، موضوعە درۆیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرگیز شتی وای نەکردووە. ئەوەشی کە لە قورئانە باسی عەرەب کرابێ تەنها چەند ئاەتێکە خوای تعالی ئەفەرمێ مەسەلەن ئێمە ئەم قورئانەمان دابەزاندۆ بە زمانی عەرەبی فەسیح ڕوون بۆ ئەوەی لێی تێبگەن. کاتی ئەفەرمێت دامان بەزاندۆ بە زمانی عەرەبی، یعنی مەسەلە زمانەکەیە، چونکە زمانی عەرەبی زمانێکی زۆر دەوڵەمەندە، زمانێکە زۆر ئەتوانی زۆرترین قسە بە کەمترین وشە بگەێنی. یعنی وەسفی زمانەکە دراوەتەوە نەک وەسفی قەومیەتەکە. ئەگینا قەومیەتچێتی جاهلیەتە خۆشەویستەکانم. ئەمە قسەیەکە ئەیکەم بەبێ پەردە، چونکە جاهلیەت و نەفامیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵکانێک هەبوون شانازیان بەو شتانەوە کردە فەرموویەتی وازی لێبێنن بۆگەنە ئەوە نابێ من لەبەرەوەی کوردم تعدا لە قەومەکانی تر بکەم یا عەرەبە تعدا لە قەومەکانی تر بکە. ئەمە جاهلیەت و نەفامیە خۆشەویستەکانم.